کرێکاران کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش لە کوردستان لەو مەراسمە دەوڵەتیانەی کە کۆماری ئیسلامی بە ناوی ڕۆژی کرێکار بەرپایان دەکا بەشداری مەکەن. ڕژیمی نێونەر و پشت و پەنای سەرمایەدارانی چەوسێنەر و مفتەخۆر، ڕژیمی نێونەر و پشت و پەنای سەرمایەدارانی چەوسێنەر و مفتەخۆر، ڕژیمی سەبەبکاری برسێتی و بێبەشی و هەژاری ئێوە دەیهەوێ بە بەرپاکردنی مەراسمی فەرمایشی لە ڕۆژی کرێکاردا کرێکاران وەک جەماوەرێکی بێدەنگ و ڕام و دەستەمۆ لەژێر چەتری سەروەری خۆیدا کۆبکاتەوە و بیان کاتا گوێگری فەرمایشاتی دەغەڵکارانەی سەرمایەدارانی خوێن مژ و ئاخوندەکانی بەسیج و هەتا لەسەر منبەری حکوومەتەوە ئامۆژگاری کرێکاران بکەن بۆ قەناعەت بە ژیانی هەژارانەتر و ڕازیبوون بە کار و هیلاکی زیاتر و حەقدەستی کەمتر. کرێکاران لە ڕۆژی ئەوەڵی مانگی مەیدا بۆ ئەوە کۆنابنەوە کە گوێ لە ئامۆژگاری و ڕێنمایی سەرمایەداران و نوێنەرە دەم هەراشەکانیان بگرن. کرێکاران لەو ڕۆژەدا کۆدەبنەوە بۆ ئەوەی کە یەکگرتووی و عەزمی خۆیان بۆ گۆڕینی نظامی چەوسانەوە و فەقر و ژان و ئازار ڕابگەێن و بڵێن کە لە دەسەڵات و سەروەری چەوسێنەران بێزارن و دەیان هەوێ دەسەڵاتی خۆیان دامەزرێنن. لەو ڕۆژەدا نابێ ڕێگا بدرێ هیچ سەرمایەدارێکی چەوسێنەر و هیچ نوێنەر و قسەکەرێکی دەوڵەت و سەرمایەداران خوتبە بۆ کرێکاران بخوێنن. جەماوەری کرێکاران مەراسمە فەرمایشیەکانی دەوڵەت و خاوەنکاران تەحریم دەکەن و بەشداری تێدا ناکەن. ئەو ڕۆژە ڕۆژی جەژنی سربەخۆیی ڕیزەکانی کرێکارانە. با کرێکاران لەو ڕۆژەدا دوور لە ناوچاوانی گرژ و نەحسی خاوەنانی سەرمایە و دەسەڵات جەژنی سربەخۆی خۆیان بەرپا بکەن بە وتار، بە شێعر، بە بانگەواز، بە دەرکردنی بڕیارنامە، بە شایی و خۆشی و سرود و موسیقا کۆڕی خۆیان گەرم کەن و بچنە پێشوازی جیهانی بەختەوەری و کامەرانی خۆیان. بژی ئەوەڵی مانگی مەی بۆ پێشەوە بەرەو پتەوترکردنی ڕیزی سربەخۆی کرێکارە. ئیمپریالیزم و فرسەت پەرەستان کە پێیان وابوو مێژوویان وەستا هاتووینە مەیدان ئەڵێن هەرکارە